خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. نزیک بووینێتەوە لە چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی موچە. زۆرمان دوعا و تکا کرد ئینشاءڵڵا پشتیوان بەخوای گەورە کە ئێمە و نەجاتمانە بێ لەوەی بەرنامە لەسەر موچە بکەین. ئەم شەو لە بەرنامەیەکی تایبەتدا هەر لە پانۆڕاما مانەوێت لەگەڵ یاریدەدەری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز ڕێباز حەملان گفتوگۆ بکەین. بە سوپاسێکی زۆرەوە بۆ بەڕێزیان مانەوێت پرسیار بکەین کە ئایا بڕیارەکەی دادگای فیدراڵی تا چەند لای حکوومەتی هەرێمی کوردستان مەقبوڵە و موچە چارەنووسی موچە چی بەسەر دێت و چارەنووسی دروستکردنی ئەو کارتەی کە موچەی پێدا بەشەکرێ و لای خەڵک بووە بە گرفتێک یان بربەستێک چی بەسەر دێ و لەگەڵ ئەوەشدا باز لەوەکەین کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ شاندێک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکان کاریگەری ئەم سەردانە بۆ هەرێمی کوردستان چییە بێ؟ کاک ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە شاری هەولێرە و لەگەڵمانە سڵاو لێبێ وم کاتت باش. کاک ڕێباز زۆر سپاس. ئەمەوێ کاک ڕێباز لەوە دەست پێ بکەین کە بڕیارەکانی دادگای فیدراڵی تایبەت بە موچە با لە هەڵبژاردن گەڕین تا چەند لە لای حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەکسپتن یا ئەکسپتەکرێن یان قبوڵەکرێن بۆ ئەوەی کە لەمە دووە لەگەڵ ئەو بڕیارانە موچە دابش بکرێ و بەهۆی بە پێ و بڕیارانە موچە دابش بکرێ و هەروەها ئیدیە و کێشە و گرفتە نەمێنێت. زۆر سپاس کاکزانە، ڕاستیەکەی زۆر گرنگە کە خەڵکی کوردستان و میدیاکانیش بە میدیای حیزبی و بە میدیاکانی کە وەکو میدیای سربەخۆن واقعانە سەیری کێشەکان بکەن لە نێوان هەولێر و بەغداد و واقعانە ڕاستیەکان بۆ خەڵک بگوازرێتەوانێ. ئێمە لە مەسەلەکە ئەوە نییە قبوڵیەکە یا قبولی ناکەین، بابەتەکە مەسەلەی چارەسەرکردنی بنەڕەتیە. ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە کابینەی نۆ لە ماوەی ئەم 4 ساڵی ڕابردوودا کە لە یەکەم دەستپێکی ئەم کابینەیە لە دوای هەفتەیەکە ئەم کابینێ دروست بوو بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان جەنابی کاک مەسرور و بەڕێز جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و وەفدی یاوەریان چوونە بەغداد. هەر لەو کاتەوە نیەتپاکی حکوومەتی هەرێمی کوردستانیان دەربڕی لەگەڵ حکوومەتی ئەو کاتەی عێراق کە ئێمە وەکو حکوومەتی هەرێم ئاهاتوین لەسەر کۆی مەلەفەکانی کە هەڵپەرسێدراوە لە نێوان هەرێم و بەغداد هاتوین بۆ چارەسەر، چ لەسەر پرسی بودجە، چ لەسەر مەلەفی نەوت، چ لەسەر ناوچە دابڕێنراوەکان لە هەرێمی کوردستان یاخودە و ناوچانی کە جێناکۆکە لە نێوان هەرێم و بەغدا هاتوین لەسەر هەموو ئەوانە باسکەین. بەڵام تەوان لە دوای ئەوە 3 حکوومەتی عێراقی گۆڕدرا، 3 سەرۆکوەزیران گۆڕدرا، بۆیە کێشەکان بەردەوام تەراکومی کردووە. ئەوەی ئێستا هەیە کە جەنابەت پرسیارە کردەوە ئەمانەی جوابی بینەوە ئەوەیە کە حکوومەتی عێراق بڕیارێک دەرەکات لە ئەنجومەنی وەزیران پەسەند دەکرێت کاتێک یەتە ئالیەتی تەنفیزکردن هەر جارە و لە شوێنێک عەرقەلەی بۆ دروستەکرێ. بەداخەوە بەڕێز وەزیری دارایی عێراق چەند جارێک مماتەڵەی گەورەی کردووە لە جێبەجێکردنی بڕیارەکانی ئەنجومەنی وەزیرانی عێراق. بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق بڕیارێکی دەرکرده بوو کە تا تعدیلی یاسای بودجە ئەکرێ لە پەرلەمانی عێراق هەرێمی کوردستان مانگانە 618 ملیارد دیناری بۆ بنێڕێ هەتا یاساکە تعدیلەکرێ. لەم ئەسنایە بەڕێز وەزیری دارایی ئێستا داوایەکی کردووە وەزیری دارایی عێراق وەڵا ئەبێت لیستی موچەمان بۆ بنێرن. ڕۆژی هەینی ڕابردوو وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بەیانێکی دەرکرد بۆ سەرجەم وەزارەتەکان و دەستە و فەرمانگەکانی بەسرا و نەبەسرا و بە ئەنجومەنەوە کە لیستی موچە حازرکەن و بۆی بنێرێت بۆ بەغدا. بەڵێ نوێنەراتی چاودێری دارایی عێراق لە هەولێرن بە هاوبەشی لەگەڵ چاودێری دارایی هەرێمی کوردستان کە ماوەی 6 مانگی ڕابردوو ئەم بەڕێزانە لە چاودێری دارایی عێراق و لە چاودێری دارایی هەرێمی کوردستان
بەردەوام پێداچوونەوەیان بە خەرجی و داهاتی هەرێمی کوردستان کردووە نەوتی و غەیرە نەوتی و هەروەها پێداچوونەوەیان بە لیستی موچەشا کردووە کەچی 6 مانگە هیچیان نەوتوە لەسەر ئەوەی کە لیستی موچە چۆن بنێردێ بۆ بەغدا کاتێک لیستی موچە حازر کرا لەلایەن ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی هەرێمی کوردستانەوە کە ئەبووە ئەمڕۆ ڕادستی بەغدا بکرایە بەڵام ئەوان وتیان وڵا نوسخەیەکمان بۆ بێنن بزانین بیبینین بزانین چیتان ئامادە کردو کە بۆیان برا ئەڵێن وڵا ئەوە بە عەرەبی نییە لە کاتێکا بەپێی دەستور زمانی کوردی زمانی فەرمی دەوڵەتی عێراقی فیدراڵە لە دوای زمانی عەرەبی و لەسەر پاسپۆرت و لەسەر هەموو بەیاننامە ڕسمیەکانی عێراقیش کوردی و عەرەبی هەیە ئێستا ئەمە عوزرێکی کەیان دۆزیە وەڵا لیستەکانتان کە حازر کراوە بە کوردیە بێ بۆمانکەن بە عەرەبی ئەمە غەیری مماتەڵەکردن و عەرقەلە دروستکردن و دواخستنی موچە هیچ شتێکیکە نییە ئیگینا زمانی کوردی زمانی فەرمیە بۆیە دیسان ئەمڕۆ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بەڕێوەبەراتی گشتی ژمێرکاری و بەڕێوەبەراتی گشتی بودجە بە هاوبەشی لەگەڵ دیوانی وەزارەتەکان و ژمێریاری سەرجەم وەزارەت و دەستەکان ئامادەکاریان کردو کە بە عەرەبی بنێردرێت بۆ بەغدا و تا ئەم کاتی من لەگەڵ جەنابەت قساکەم ئەوان بەردەوامن و بەشێکی زۆری ئامادە کراوە چەند وەزارەتێک ماوە کە ئەوانش ئامادە بوو بە زووترین کات لیستەکە بە عەرەبی ئەنێردرێت بۆ بەغدا و بەشکم یعنی هیچ شتێکی کە نەدۆزنەوە موچەی مانگی دوو بنێرن جەنابەت پرسیاری کرد لەسەر باسی ئەوەت کرد مەرحەلەی قۆناغی دوای ئەمە کە دابشکردنی موچە بەر لەوە کاک ڕێباس بەر لەوە قۆناغ بە قۆناغ گەر بڕۆینە پێشەوە ببوورە ئێستا بە ناوی چواریشەوە بە پێی زانیاریەکان داوایان کردووەکە ناوی چواری هەر موچەخۆر و فەرمانبەرێک بنێرن ئەمە ئاسانیان وردەکاریان کردو ئەو بەپێی وردەکاریانەی داوایان کردووە لێدوانێکی بەڕێزی شتێکڵێ هەموو بیانوەکانیانە بڕین تا ئەو بیانوانە ئەبڕێ پێشببینیەکەی کەی تەواو بێت و لیستی موچە بنێرێ بۆی دەست بە دابشکردنی موچە بکرێت کاکزانە کە منەڵم بیانەکانیان نەبڕین ئێمە ناوی چواری بێ پێنجی بێ سەیی بێ هەمووی ئامادەی بیان نینێ بەڵام کێشەکە لە یەک شتایە کێشەکە لە یەک شتایە چەند داواکاری ئەوان زۆرتر بێ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دواکەوێت چونکە تۆ چەند داواکاریان هەبێ بێ بۆیان جێبەجێکەی کە بۆ جێبەجێکردن کاتی ئەوێ بۆ ئامادەکردنەکەی ئێستا لە بینی ئەگەر لیستی موچە بە کوردی بڕۆشتە بۆ بەغدا هەر دوێنێ حاضر بوو ئەمڕۆ بە زووترین کاتەگەیشتە بەغدا و هیچ مشکلی نەبوو ئێستا ئەوە مەسەلەی عەرەبیان دۆزیەوە اینجا مەسەلەی ناوی چوارەم و یعنی ئەمە غەیری ئەمە مماتەڵەیە و بۆ دواخستنە گینا هیچ شتێکیکە نییە بەڵام بە تەکوید بۆیان حازرەکرێ بە چواری بە پێنجی هیچ مشکلە نییە ینی مویمەیە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە پێناو دابینکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە بەڕاستی خۆڕاگر بوون کە بەڕاستی قورسایەکی زۆر کەوتوتە سەر ژیانی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئامادەین هەموو تەسحەیەک بین لە پێناوەی کە موچەکان دابین بکرێت چونکە کاکزانە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان 922 میلیارد دیناری پێویستە حکوومەتی عێراق ئەوەی کە نردوێتی بۆ مانگی یەک 618 میلیاری نردووە باقیەکەی کەی ئێمە 302 میلیارد 303 میلیارد دیناری کە لە داهاتی ناوخۆ خراوەتە سەری بۆی موچەی مانگی یەکی پێدا بەشکرێ خۆ یعنی بەڕاستی حکوومەتی عێراقی تەواوی موچەکەی نەناردووە و ئێستاش هیوادارین کە ئەڵێت لیستی موچەمان بۆ بنێرن ئایا حکوومەتی عێراق 922 میلیارد دینار ئەخات بەپی لیستەکە ئەنێرێت ئەویان بەڕاستی ئەبێ بوەستین کە بزانین چۆن جێبەجێکەن ئەو پرسیارە لای هاوڵاتیانە بۆ کاک ڕێبازیانی تا ئێستا بۆ ئێوە معلوم نییە کە ئەوان بەپێی ئەو لیستە ڕێک موچە ئەنێرنیان هەر ئەو 600 ئەگەر هەموو ئەو مبەررانش ببڕێ هەر 618 میلیارە ئەنێرن وڵا بەتەکید من دڵنیام کە ینی وەکو خۆی نایکەن بۆیە حکوومەتی هەرێمی کوردستانە بێت لە داهاتی ناوخۆ تەکمیلەی موچەکە بکە وەکو هەموو مانگەکانی کە وەکو هەموو ساڵەکانی کە هەروە بووە قەت لە هیچ کاتێکە ئەوان ئەو بڕەبوجەی کە نردویانە بودجەی تەواوەتیان نەناردووە بۆیە بەتەکید لە بەداهاتی ناوخۆ بێت تەواو کرێ و بابەتێکی کەژەوەیە کە یعنی مەسەلەن
کاتی خۆی لە چەندین حکوومەتی ڕابردووی تری عێراق بڕیاری ئەویاندا کە پێشمەرگا کە بەڕاستی بەرگریکارێکی سەرسەخت بووە لە عێراق دژی هەموو تیرۆریستێک دژی هەموو مەترسیە کە هاتوتە سەر عێراق و هەرێمی کوردستان شان بەشانی هێزەکانی عێراق بەرگری لەم خاکە کردو بڕیاریان نابوو موچەکەی بخرێتە سەر منزومەی دیفاعی عێراقی نیان کرد بەڵام دواتر چیان کرد چون بەشێکی حەشدی شعبیان خستە سەر منزومەی دیفاعی عێراقی و لەوێ موچە وەرەگرن. ئێستا من دڵنیام کە بێتە سەر مەسەلەی پێشمەرگە و ئەنجومەنی ئاسایش و ئاسایش ئەوە بە تەکید لەوە هەر کێشەیەک هەر دروست دەکەن بۆیە دەبێت تەواوکاری ئەو موچەیە بە تەکید لە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بدرێ. بابەتی ئەوەیش کە موچەکە وەکو خۆیان نێرن وەکو بە جەنابتم باس کرد ئێمە پێویستمان بە 922 میلیارە بۆی موچەی تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابینکەین. بەڵێ کاک ڕێباز چاوەڕوان دەکرێت کە سبەینێ دووشەممە یان سێشەممە ئەو لیستە بڕواوە ئێوە بەرچاوتان ڕوون بێک ئایا بەغدا بەنیازێکی خۆدیسان تەدقیقی ناکەن کە لیژنەی داراییش لێرە بێ ئەوانیش لەوێت چەند ڕۆژێک مەسەلەن ئەوان چەند ڕۆژێک تەخیری کەن. من وەکو بە جەنابتم باس کرد حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی و ئابووری زۆربەی ژمێرکاری و دیوانی وەزارەتەکان دەستەکان ڕۆژی هەینی دەوامیان کردووە ڕۆژی شەمە دەوامیان کردووە. ئەمڕۆ تا ئەم کاتی من لەگەڵ جەناب تا قساکەم بەردەوامن لە کارکردن بۆی کە دوانەکەوێت بۆیە هەر ئەم شەوەگەر تەواو بێت هەموو وەزارەتەکان بەو شێوازی عێراق داوای کردووە بەغدا داوای کردووە بە تەکید بەیانی ئەنێردێت و بەیانی یعنی چاوەڕێکین بەس خێرا داواکارەکانیان جێبەجێ بکرێ. مەسەلەی تەدقیقکردنەوە نوێنەریان لێرەیە نوێنەری ڕقابی مالی عێراق لە هەولێرن و بەردەوام بە هاوبەشی لەگەڵ ڕقابەی مالی هەرێمی کوردستان پێداچوونەوەکەن بە لیستەکان هیوادارین بە زووترین کات ئەو بابەتە جێبەجێ بکرێ و بەنسبەت پارە لە بانقی مرکزی عێراقی فەرعی هەولێر پارێکی زۆر هەیە و ئەمڕۆ ئەوان خۆیان ژمارێکی زۆر سیارەی کە پێڵن گواستنەوەی پارە لە بانقی مرکزی عێراقی و نێراوەتە هەولێر بۆی بەشێک لەو کاشەی کە لە هەولێر هەیە بیبەنەوە بە بەغدا ئەوەندە کاش لە بانقی مرکزی هەولێر هەبووە بۆیە پارەش حازرە تەنها ئەو ماوە کە ئیعاز لە وەزارەتی دارایی و ئابووری وەزارەتی دارایی عێراق بێت بەپی ئەو لیستانە موچە دابشکری ینی ئەگەر بیانەوێت عملیەکە زۆر ئاسانە. ینی کاک ڕێباز ئەوە نەبوو ئەو سوۆشال میدیا هەندێک ئەو ئۆتۆمبیلانە بڵاو کرانەوە سیارانەکە پارە ئەگوازنەوە ینی ئەوە نەبوو پارە بێنن تەنانەت پارەی زیادیان بردوتەوە. ئەوانە بە بەتاڵی هاتبوون لە عێراقەوە هاتوونەتە هەولێر لە بانقی مرکزی عێراقی فەرعی هەولێر پارەیەکی زۆر کاش هەیە و حەسینەی بانقەکە تەحملی ئەو پارەیە ناکە بۆیە ناچار ئەو کاشە ئەگوێزنەوە بە بەغدا و بەشی ئەو بڕی کە بڕیارە بۆ موچە دابینیکەن ئەو بەشای هێڵنەوانێ و پارە لە هەولێرە ینی مەسەلەکە تەنها ئەوەیە کە ئیعاز نهاتوە لە وەزارەتی دارایی عێراقەوە گینا بێت یەکسەر ئاسانە موچە دابش بکرێتی مانگی دوو. بەڵێ دە ئینشاءڵڵا کاک ڕێباز باش ئەگەر بۆ مانگەکانی تر بەپێی بڕیارەکەی دادگای فیدراڵی بەڕێز کاک ڕێباز باس لەوە کراوە کە دەبێ هەموو موچەخۆر و فەرمانبەری هەرێمی کوردستان کارتی موچەیە بێ وە لە ڕێگەی بانقەکانی بانقە فەرمیەکانەوە نەک بانقە تیجاریەکان موچە دابش بکرێ و لە ڕێفەرعەکانیەوە. لێرە دوو پرسیارەکەم لە بەڕێستان یەکەمیان ئایا ئێستا لە هەولێر ئەو لقە هەیە بەڵام توانرێت لە سلێمانی و لە دۆکو هەڵەبجەش بکرێتەوە ڕێکارەکانی چی پێویستە و فەرعی دووەمی پرسیارەکەم ئەوێ ئەو کارتە ئێوە مەزەندەی چەند دەکەن کە بتوانرێت تەواو بکرێ بۆی هەموو فەرمانبەر و موچە خۆرێک بۆ مانجی داهات و کەوەکوان خۆیان باسیەکەن بتوانێت بە کارتەکەی موچەوە بگرێت. کاکزانە ئەگەر پێم نەبڕی پرسیارە زۆر گرنگە و حەزەکەم بەرچاوڕوونیەکی تەواو بە هەموو هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان و بە هەموو موچەخۆران لە ڕێی کەناڵی کورساتی بەڕێزەوە بدەم. یەکەم جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کەسایەتێکی نیشتیمان پەروەرە و وەکو سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ئیشەکات و بەردەوام ئەوێت ئەو چاکسازیانی لە کابینی نۆ دەستی پێکردووە بکەوێتە خزمەتی هەموو خەڵکی کوردستان. کاتێک هەژماری منی ڕاگەیاند بەداخەوە لە زۆر لایەنەوە یا لە زۆر سوۆسیال میدیاوە یا لە زۆر کەسەوە دژایەتی کرا ئەسڵەن ئەو هەژماری منە بە تەنسیق لەگەڵ بانقی مرکزی عێراقی کراوە و بانقی مرکزی عێراق
وتیان لەبەرەوەی فەرعی بانقە حکوومیەکانی عێراق لە هەولێر و سلێمانی و دووەک و هەڵەبجە نییە بۆیە لەڕێی ئەو بانقانی ئەهلیەوە ئەکرێت کە لەلایەن بانکی مرکزی عێراقی و ڕێگە پێدراون بۆیە سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان ڕێزدار کاک مەسرور ناچار بۆ هەژماری من لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی و ئابووری ڕاستپارت کە تەنسیق لەگەڵ بانقە ئەهلیەکان بکەن لەبەرەوەی بانقە ئەهلیەکان کە لە هەرێمی کوردستانن ئەو بانقانەی کە لەلایەن بانکی مرکزی و ڕێگە پێدراون و هەموو مۆڵەتی ڕسمی خۆیان وەرگرتووە بانکی مرکزی بەوە ڕێگەی داوە اینجا ئێمە چوین مەسەلەی هەژماری ئێمە منمان باس کردووە و ئەوە پرۆژەیەکی زۆر گرنگ بووە و پێشەوەی بەغدا داوای کە جەنابی سەرۆک وەزیران ئەوەی باس کردووە. دوو حکوومەتی عێراق کە بەڕێز مەهدی عەلاق سەرۆکی دیوانی یاخود ئەمینی عامی ئەنجومەنی وەزیرانی عێراق بوو لە ساڵی 2016 لە مانگی لە 1/11/2016 بە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق ژمارە 313 بڕیاریان دەرکرد کە موچەخۆرانی عێراق جگە لە هەرێمی کوردستان تەوتینی ڕەواتیبی بێ بکرێ یاخود فەرمانبەران و موچەخۆرانی عێراق لە بانک بە ئەلکترۆنی موچە وەرگرن. ئێوە ئەزانن لە 1/11/2016 ئەوان دەستیان پێکرد بە 7 ساڵ توانیان کارەکانیان تاوکن لە کۆتایی ساڵی 2023 توانیان تەواوی موچەخۆرانی عێراق کە تا ئێستا ئەگاتە نزیکەی 8 ملیۆن کەس موچەخۆرە لە عێراق توانیان تەواویکەن بە 7 ساڵ اینجا توانیان تەواوی موچەخۆران ئەو کارتیان بۆ بکەنەوە. ئێستا ئەوانەڵێن ئێوە کە 1,252,000 کەس موچەخۆرە لە هەرێمی کوردستان چۆن بە مانگێگە توانرێت فریاکەوین. حکوومەتی عێراق کە لە ڕێی بانقی ڕەشید و ڕافیدەینەوە ئەم ئیشەی کردووە لە عێراق باشە بەس بانقی ڕافیدەین 146 فەرعی لە باشوور و ناوەڕاستی عێراق هەیە باشە بانقی ڕەشید 151 فەرعیان هەیە بە شەرتێک نەڕەشید و نەڕافیدەین هیچ فەرعیکیان لە هەرێمی کوردستان نییە. ئەو بانقی کە من وتم لە هەولێرەوە فەرعی بانقی مرکزی ڕەشید و ڕافیدەین بەڵێ ڕەشید و ڕافیدەین هەتا ئەم لەحزەیە هیچ فەرعیکیان لە هەرێمی کوردستان نییە و ئەو مەوزوعی کە وەزارەتی دارایی ئەوێت وەزارەتی دارایی عێراق ئەوێت لە ڕێی کارتەوە بە تەوتینی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان بکرێ ئەبێ ڕەشید و ڕافیدەین بیکەن کە تا ئێستا هیچ فەرعیان لە هەرێمی کوردستان نییە. ئەوان بەو هەموو فەرعی کە هەیان بۆ ڕقەمەکانم بە ئێوەی بەڕێستانوت بە 7 ساڵ توانیان ئیشەکەی خۆیان تەواوکەن. باشە چۆن هەرێمی کوردستان 1,250,000 موچەخۆری بێ بە یەکمانەتوانێت ئەوە بکە بەبێ هیچ فەرعێک لەو بانقەیە هێشتا کرابێتەوە لە هەرێمی کوردستان. ئەوە بابەتێکی کە ئێمە کە هەژماری من جەنابی سەرۆک وەزیران و حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە بە تەنسیق لەگەڵ بانکی مرکزی عێراق ڕاگەیەنراوە و لە ڕێی بانقە ئەهلیەکانەوە ئەوان ڕازی بوون اینجا ئێمە کردومانە. یعنی بەڕاستی لە بڕیارەکانیان ناعەدالەتی و بەریەککەوتن هەیە لەگەڵ ڕێکەوتنەکانی خۆیان لەگەڵ بڕیارەکانی خۆیان بۆیە حەزم کرد بە جوانی ئەمە بۆ جەنابت و بینەرانی بەڕێز و خەڵکی کوردستان ڕوونکەمەوانێ کە ئەم بابەتە کاتی ئەوە نییە بۆیە ئێمە واقعێکی تاڵمان هەیە ئێستا کە هەرێمی کوردستان موچەی موچەخۆران سێ مانگی ساڵی 2023 نەدراوە سەبەبی نەدانەکەی حکوومەتی عێراقە حکوومەتی هەرێمی کوردستان نییە. ئێمە لە 95 اعتیمادمان لەسەر داهاتی نەوتی هەرێمی کوردستان بووە بە داهاتی نەوتی هەرێمی کوردستان موچەمان داوە 920 میلیارد دینار 22 میلیاردمان پێویستە بۆی موچە بین کە نەوتیان ڕاگرتووە لە هەموو دنیاوایە تۆ دەرگایەک لە یەکێکدا خێبێ پەنجەرەیەکی لێ بکەیتەوە. حکوومەتی عێراق نایڵی نەوتەکەشمان بفرۆشین بە خۆشی موچە نایەت سێمانگی ساڵی 2023 کە موچە نەدرا حکوومەتی عێراق سەبەبە و هەروەها ئێستاش کە ئەم دواکەوتنانی کە بۆی لە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کرێ حکوومەتی عێراقە ئێمە هەوەتانێ بەردەوام چیمان لێ داواکەن کردومانە لەگەڵیان زۆر باش ئێستا کاکرێ باس تەوتین و بە ئەلکترۆنی کردنە ئەبێت بێن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی ئەم بابەتە بە وردی باسکرێت چونکە ئەوە کاتی ئەوێ و هەروە بەم ئاسانیە نیەکە باسەکرێت. زۆر باشە ئێستا حکوومەتی هەرێم باز لەوە کراوە هەندێک لە پەرلەمانتارانی عێراق باز لەوەکەن پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان شاندێک بنێرێتە بەغدا لەگەڵ وەزارەتی دارایی حکوومەتی عێراقی گفتوگۆ بکە بۆی کە لقی بانقی ڕافیدەین و ڕەشید لەو چوار پارێزگای هەرێمی کوردستان بکرێتەوە.
ئەمە ئەکرێت یان کارەکانی ئاسانە لە کە خۆزگە و پەرلەمانتارە بەڕێزانەی کە بەردەوام مێشکی تاکی کوردی خەڵکی کوردستانیان بەوە پڕکرده بوو کە بەس ئەوەندە بچینە بەغدا و لەگەڵ بەغدا ڕێکەوین موچەکانتان دواناکەوێ و موچەکانتان وەکو خۆی بێ خۆزگە بە ویژدانەوە و بە عەدالەتانە شتەکانیان باس کردایە کە ئەمەندەیان لەسەر نەوەدوو تا نەوتەکەیان بڕی فەرمەوە بەغدا 3 مانگی ساڵی 2023 نەداوە بۆ و پەرلەمانتارە بەڕێزانە ناچن لە پەرلەمان مان بگرن دیفاع لە خەڵکی کوردستان بکەن بۆ لە ناو پەرلەمانە مان ناگرن و دیفاع لە حیزبەکان نەکەن دیفاع لە مافەکانی خەڵکی کوردستان بکەن دیفاع لە حکومەت هێرێم نەکەن دیفاع لە موچەخۆران بکەن بۆ ئەو ئێستا ئێستایەن ئەم مەوە لە تازایان هێناوەتە پێشەوە ئەگەر وەفدەکە بچێ ئێمە لە ماوەی ئەم 4 ساڵە بە سەدان وەفدمان چۆتە بەغداد نەک جارێ بە سەدان ڕۆژ لەوێ ماونەتەوانەیە لە جەنابی سەرۆکوەزیران لە جەنابی جێگری سەرۆکوەزیران لە وەزیری دارایی وەزیری نەوت سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران سکرتێری ئەنجومەنی وەزیران هەموو وەفدەکان بەردەوام چوونەتە بەغداواتون بەردەوامی نێمە بۆی کە بچینە بەغدا هیچ مشکلەمان نییە لەوە ئێمە بابەتەکەمان کاتە خەڵکی کوردستان موچەی دواکەوتووە خەڵکی کوردستان لە ژێر باریکی ئابووری ناجێگیرایە پێویستی بە ئەوەیە ئەو بەڕێزانی کە ئەوە خۆیان موچەی خۆیان وەرەگرن و لە بەغدا هیچ مشکلەیەکیان نییە و یەن و ئەڕۆن و نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکەن هەمویان ناڵێم ئەو بەڕێزانی کە بە غەڵەت خەڵکی کوردستان تێگەێنن پێویستە ئێستا بە وردی ئەم شتانە بۆ خەڵک باسکەن بە وردی و بە داتا ئەم شتە ئاوا ناکرێت ئێمە ئامادەین بۆ هەموو ڕێکەوتنێک لە پێناو موچەخۆرانی خەڵکی کوردستان بەڵام ئێمە ئەمانەوێت بەپێی دەستور و بەپێی بودجەی کە لە پەرلەمانی عێراق پەسەند کراوە مافەکانی خەڵکی کوردستان بەدەستبێنین تەجاوزی ئەم دوو بابەتە ناکەین. زۆر باشە کاکرێ باس دووبارە گەرەوە بپرسمەوە لەگەڵەوە قسەیەکی زانیاریەک لای من هەیە و بانقی ڕافیدەین من ئەمە وارە لەگەڵ بەڕێزی قسەم کرد باس لەوەکەن کە ئەگەر حکوومەتی هەرێم بێوێت و لەقەکان بکرێتەوە ئەتوانن لە کەمتر لە مانگێکیش لانی کەم لە 2 هەفتەیە بۆ 500,000 موچەخۆر و فەرمانبەر ئەو کارتی بانقیە دروست بکەن. ئەمە لەم جەدەلەدا و لەگەڵ ئەوەشدا وەزیری دارایی عراقی سوێندی خوارد و توێتی باڵپشت بە بڕیارەکەی محکەمەی فیدرالی سوێن دەخۆم کە مانجی داهاتووتر ینی ئەو مانگەوە هیچەوە چاوەڕین بەبێ کارت موچە دابش ناکەم یا 1 دینار نانێرم لەم نێوەندەدا دۆخەکە چی بەسەردێکا کڕێباس بەنسبەت ئێمە تا ئێستا قسەکانمان لەبین لەگەڵ عێراقە لەسەر مانگی دووە تەفاسیلی وردەکاری لەسەر مەوزوعی بە ئەلکترۆنیکردنەکە هێشتا لەگەڵ عێراقدا نەنیشتوین و لەسەر مەوزوعی بڕیارەکەی دادگا هێشتا نەچوینەتە ئەو وردەکاریوانێ ئێمە ئامادەین بۆ هەموو شتێک کە لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێمی کوردستان بێ بەڵام لە چوارچەوەی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان و لە چوارچەوەی بودجا ئێمە قساکەین و هەموو ئێمە ڕێکەوتنی نووسراومان لەگەڵ بەڕێز محەممەد شیع سوودانی هەیە لەسەر مەلەفی نەوت و لەسەر بودجا و ڕێکەوتنی شەیە لە چوارچەوەی ئیتاری تەنسیقی کە پێکێنەری ئەم کابینەی بەڕێز محەممەد شیع سوودانیە و ئیلتیزاممان پێوە کردو ئیلتیزامیشی پێوەکەین بابەتی ئەوەی کە باسی ئەواکەن لە مانگێکە ئەواکەن یعنی من تێناگەم بۆ خۆیان بە 7 ساڵ کردویانە بۆ ئێستا ئەوەی ئێمە بە یەکمان نەتوانن بیکەن ئێمە هیوادارین بە شەو ڕۆژێک بیکەن و مەمنونیانی نەگەر ئەگەر بێتە سەرەوە بەڵام دڵنیا بن قسە و کردار فەرقی هەیە لە جێبەجێکردنەکەیە بەڵام ئێمە ناڵم ئەو وردەکاری هێشتا ماوێتی و وەزارەتی دارایی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی عێراق لە پەیوەندی بەردەوامان و ڕقابەی مالی هەردوو لا پەیوەندی بەردەوامان و بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانیش بەردەوام لە پەیوەندیە لەگەڵ بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق و ئێمە هەموو ئیلتیزامێکمان کردو بە بڕیار و ڕێکەوتنەکانمان لەگەڵ بەڕێز سوودانی و بەڕێز سوودانیش قسۆری نەبووە بەڵام بەداخەوە ئەویش لەژێر زەختێکی سیاسی گەورەی ئەو هەندێک لەو حیزبانی ناو ئیتلافە کە زەختی لێکەن و نایڵن ئیشەکان وەکو بە پێ ڕێکەوتنەکان بەڕێوە بچێت. بەڵێ کاک ڕێباز ئەکید بینەرەکانمان ئەگەر 100% موچەخۆر نەبێ 180 بۆ 90 موچەخۆرە ئەگەر بەڕێستان وەکو ئەوەی کە وەزیری دارایی بوون و یاریدەدەری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانن ئەکید ئاگاتان لە قەرارات و زانیاریەکان هەیە ئەگەر بێت و وەزیری دارایی کە ئێستا خۆت بەڕێزت لە بەش یەکەمی وەڵامەکانە باس کرد کە بەردەوام هەرقە لە دروستەکەن ئەگەر پێداگیریان کرد لەسەر ئەو کارتە وەو کارتەش بەم حاڵە بێ وەکردنەوەی لەقەکانی ڕافیدەین و ڕەشید لە 4 پارێزگاکەی هەرێمی کوردستان
دەرچەیەک هەیە دەواازەیەک هەیە کە لەو نێوەندەدا خەڵک بۆ مانجی 3 و 4 و ئەوانە موچەی زیاتر دوانەکەوێ و تووشی دەردەسەریەکی تر نەبنەوە. بەتەکی دەرچەی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقی لەگەڵ حکوومەتی عێراقنا لەگەڵ بەغداد و ئەو لایەنانە دەرچەکان سیاسین و ئەو زەختانەی کە ئەکرێت موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە دوا ئەخرێت موچەی موچەخۆرانی کوردستان کە نادرێت بابەتەکە زەختی سیاسیە گونا هیچ بابەتێکی ئەوە تەکنیکی و ئیداری و قانونی نییە چونکە لە هەموو ئەو بوارانەی کە پێڵن تەکنیکی و قانونی و ئەوەی بەسەلەی مالی ئێمە ئیلتیزاممان کردو و بەردەوامی ژەبین لە ئیلتیزامی خۆمان ئەمە جگە لە زەختی سیاسی شتێکیکە نییە بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و وەفدی یاوەری لە ئەمریکا بوون و بەردەوام هەوڵەکان لە ئارادایە کە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو دۆخە چارەسەرەکات بۆ مانگەکانی کە و ژبێت چارەسەر بکرێ و حکوومەتی عێراقیش جگە لە هەرێمی کوردستان لایەن ئەمریکا و نەتەوەیە گرتوەکانەوە گەر خۆتان بینی بێتان ماوەیەک لەمە پێش بەڕێز نوێنەری نەتەوەیە گرتوەکان لە عێراق جنێن پلاسقارد بابەتی پرسی موچەی خەڵکی کوردستانی بردە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایش لەوێ باسی کرد کە بابەتەکە چۆتە ئاستێکی زۆر گەورەتر بۆیە بە تەکید ئێمە پێداگیری سەرسەختەکەین لە مافی موچەخۆرانی هەرێمی کوردستان و بە دڵنیایەوە هەموو هەوڵەکان بۆەوەی کە ئەو کێشەیە چارەسەرەکرێ و تەنها ماوەتەوە مەسەلەی ئەم مانگی دووە بۆ مانگەکانی کە بە تەکید چارەسەر هەیە. زۆر باشە کاک ڕێباز مەسەلەن لەو تەدقیقەی کا لە نێوان لیژنەی چاودێری دارایان لیژنەی ئەو لیژنەی کە لە هەولێرە مەسلەی باز لەوە کرا کە کۆمەڵێک تەنز هەبوو مەسلەی ناوی دووبارە و بندیوار و ئەوەی کە لە عراق پێ وترێ فەزای ئەوانە هەمووی حل بووە یان ئەوەی کە پێشتر لە ڕێگەی بایۆمەتریەوە ئەو قایمەیە ڕێکخراوەتەوە یان دیسان ئەوەش تەنزێک بوو بۆ هەرێمی کوردستان. پێم خۆش بوو جەنابەت باسی ئەو فەزایی و کرد بەڕاستی عێراق جارێ پێویستە ئەو فەزایانەی خۆی کە ئێمە پێڵین بندیوارەوانی خۆی چارەسەر کە ئەنجاوانی ئێمەش چارەسەر کە سوپاسیانەکەین بەڵام بە تەکید ئێمە بەشێکی زۆر گەورە لەوە چارەسەر کراوە چ لە چوارچەوەی ئەو چاکسازیانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی و بەشێکی کشی لە ئەوەی کە ئێمە بایۆمەتریمان کردووە و بەشێکی زۆر لەوە چارەسەر کراوە و ئێستا ئەوەی کە ئەگەر ئەو لیستانەی کە ئەنێردرێت بۆ بەغدا بە تەکید لیستێکی خاوێنە و هەمووی تەدقیق کراوە. بەڵێ کاک ڕێباز لە کاتی ئەوەی کە لە سوشال میدیای کورسات نیوز ئێمە ڕکلامان بۆ بەرنامەیە کرد چەند پرسیارێک بۆم هات لەسەر مەسەلەی دامەزراندنی یان بە فەرمیکردنی گرێبەستەکان ئەوە چی بەسەر دێت لە ئێستا یان چاوەڕوانەکرێ بۆ داهاتوهەروەها پلە بەرزکردنەوە ئەم دوو بابەتە خۆشتەزانی کە لە ماوەی ڕابردوودا مەسەلەی پلە بەرزکردنەوە کێشەیەکی گەورەی بۆ سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین و تەنانەت قەزای کۆیەش دروست کرد ئەم دوو بابەتە لە چ کاتێکە چارەسەرەکرێن؟ وڵای کەم ئەگەر کێشەی دروست کرد بێ بۆ هەموو هەرێمی کوردستانی دروست کردو نەکار بۆ سلێمان لەمە بەستم لە دواکەوتنی خوێندن و بایکۆت سۆران بۆ دۆک بۆ هەموو هەرێمی بۆ هەموو هەرێمی کوردستان دروست کردووە ئەوە یەک دوم بابەتەکە مەسەلەی نەبوونی بودجە بووە مەسەلە نەبوونی پارەی بەردەست بووە ینی پتێ و نەتەوێت کە بابەتی گرێبەستەکان بکرێ بە هەمیشەیی و بابەتی ئەوەی کە پلە بەرزکردنەوە بکرێ ئەمانە ئەو ژمارەی کە من باسیەکەم کە ئێستا 922 میلیارد دینارمان پێویستە 922 میلیارد دینار مانگانە بێ بدرێ بە موچە تەڵان ئەو بڕە زیاکە و کە پارەی پێویست دەبەردەست بێت بە تەکید ئەو بابەتە جێبەجێکرێ و ئێمە چاوەڕێ بووین کە حکوومەتی عێراق تعدیلی یاسای بودجە بکە و موچەی هەرێمی کوردستان لە ئینفاقی فعلی دەربێنێ ئەو کاتە ئەو بڕی کە بۆ هەرێمی کوردستانە هات زۆر بەرزەبوانێ بە تەکید کە چەندین جار لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانیشان بابەتە باسکراوە و تەمان گرێبەستەکان ئەوەی کە 3 ساڵی تەواو کرد بێ بە تەکید کەس هەڵناوە شوێنرێتەوە مافیان پارێزراوە بێ و مەسەلەی پلە بەرزکردنەوەش بە بابەتێکی یاسایی و مافی خۆیانە بۆیە مافی کە هیچ لایەکیان لەوانە نافەوتێ بەڵام مەسەلەکەوەیە بودجە هێشتا تعدیل نەکراوە و ئەو بڕی کە بۆ هەرێمی کوردستان بە شێوەیەکی هەمیشەی دیاری کراوە هێشتا دیاری نەکراوە و بەڕاستی عێراق خۆی مشکلیان هەیە کە تا ئێستا سەرۆکی پەرلەمانیان دیاری نەکردووە گوایە بۆیە ئەو تعدیلی یاساکە نەکراوە
هیوادارین بە زووترین کات تعدیلی یاساکە بکرێەوە ئەو بەشەی کە بۆ موچەی هەرێمی کوردستانە لە ئینفاقی فعلی دەربێنرێ ئەو کاتە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بڕیار هەم لەسەر گرێبەستەکانەیەات هەم لەسەر پلە بەرزکردنەوەژەیە. بەڵێ بەڵام قسەیەکی تر هەیە دووبارە کاک ڕێباز ئەو خەڵک ئەو پرسیارە کاکە ئەڵێن ئەگەر بێت و حکوومەت لەگەڵ ئەو لیستەی کە لە مانگەکانی داهاتووە ئەینێرێت مەکو کوردوتەنی لەگەڵ دەستی خۆیان پلە بەرزکردنەوە بکە و گرێبەستەکان بکە بە فەرمی بەغدا قبوڵیەتی ئەمە ڕاستی تایە؟ بەتەکیید ئێمە لەگەڵ بەغدا باسمان کردووە کە ینی هەموو ئەو مافانەی کەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە بێ وەکو خۆی جێبەجێ بکرێ و بەتەکیید ئەگەر ئەو بابەتە لەگەڵ بەغدا یەکلاکەینەوە بەتەکیید بە مەسلەی گرێبەست و مەسلەی پلە بەرزکردنەوەش کۆتایی دێت. زۆر باشە. کاک ڕێباز بەڕێزت باست لەوە کرد کە بابەتەکان زیاتر سیاسین بۆ چارەسەرکردنی ئەوانە بە پێی زانیاریەکانی بەڕێزت لە ئایندێکی نزیکە چاڕوا دەکرێت کە شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕاتە بەغدا لەسەر ئەوانە لێک تێگەیشتن دروستکانەوەک مەسەلەن بۆ وەڵامکاریە هەبێت بە فەرمی کۆتایی بۆ بابەتە بێت؟ من بە جەنابتموت بە ئێمە بەردەوام وەفدمان دەچێتە بەغداد هی وەزارەتی دارایی و ئابووری و ئەنجومەنی وەزیران و هەروە وەفدی وەزارەتی سامانە سروشتەکانیش کە بەردەوام لە هاتوچۆی بەغداکەن لەسەر مەوزوعی ئەوەی کە ڕێکەوتنێک بکرێت لەسەر یاسای نەوت و غازی عێراق کە ببرێتە پەرلەمان و مافیەکانی کە پەیوەندی بە وزەوە هەیە بۆ هەرێمی کوردستان بچەسپێنرێ لەو یاسایە و هەروە وەفدی هەرێمی کوردستانیش بەردەوام دەچنە بەغدا لەسەر مەسلەی بودجە و موچە. بەڵام بەتەکیید حکوومەتی هەرێمی کوردستان هەر کاتێک پێویست بێت و بەغداد ئامادەی دەربڕێت بۆی کە کێشەکان بە تەواوەتی چارەسەر بکرێ جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان چەندین جار خۆی چۆ چەندین جاری کەش ئامادەیە لە پێناو مەسلەی چارەسەرکردنی کێشە هەڵپەسێدراوەکان سەردانی بەغدا بکە و ئێمە هیچ کاتێک دەرگای گفتوگۆماندا نەخستەوە داشی ناخین و چارەسەری ئێمە و عمقی چارەسەری کێشەکانی ئێمە بە تەکید بەغدایە و ئێمە بەشێکین لە حکوومەت بەشێکین لە عێراق بە پێی دەستور و ئیلتیزامیشمان بە دەستوریش و بە هەموو ڕێکەوتنانە کردووە کە لەگەڵ عێراق کردومانە. باشە کاک ڕێبازەخیر پرسیارم لەسەرەوە مەلەفە پێت وایە کە حکوومەتی عێراقی و بەڕێز محەممەد شیع سوودانی ئەتوانێت دەرچەیەک لە بەرامبەر و بڕیاری دادگای فیدراڵی بدۆزێتەوە کە بەدڵی حکوومەتی هەرێمی کوردستانیش بێت یاخود حتمیە و ئەبێ ئەوانش ئەو بڕیارە تەطبیق بکەن وەکو قانونیەکان ئەڵێن. یەکشت بەدڵی حکوومەتی هەرێمی کوردستانە کە مافی موچەخۆرانی هەرێمی کوردستان وەکو خۆی بدرێت بەپێی ئەو بودجەی کە لە پەرلەمانی عێراق پەسەند کراوە بۆ ماوەی ئەم چەند ساڵە ئێمە ئەوە بەدڵی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان هیچ داواکارێکی نییە بۆ خۆی ئەوەی هەیەی بۆ موچەخۆران و مافی خەڵکی کوردستانە هەر کاتێک ئەوان التیزامیان کرد بەوەی کە مافەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستان وەکو خۆی بدرێ ئێمە لەگەڵ یانانی و سوپاسی شیانەکەین بەتەکید ئێمە هیچ عرقەلێک نابین بۆ ئەو بابەتە و ئێمە باسمان کردووە ئەو دەستوری لە عێراقدانراوە ئێمە التیزامی پێوەکەین ئەو یاسایی لە پەرلەمانی عێراق بۆ بودجە دەرچوە ئێمە التیزامی پێوەکەین لەمە زیاترمان داوا نەکردو لە تەجاوزیەوەشمان نەکردو لەو چوارچێوەیە هەرچی ئەوان بەڕێز محەممەد شیع سوودانیە و حکوومەتی عێراق وەزارەتی دارایی عێراق چیان بێ لەو چوارچێوە ئێمە بەتەکید التیزامی پێوەکەین و پێویستە کە بڕیارەکانی دادگای فیدراڵی کە تەجاوزی دەستور نەکا و خۆی ئەو دادگایە بۆ ئەوەیە کە دەستور جێبەجێ بکە لە عێراق و لە هەرێمی کوردستان. بەڵێ زۆر باشە کاک ڕێباز باسی ئەوەت کرد کە بلاسخارد مەسلەی موچەی هەرێمی کوردستانی بردۆتە ئەنجومەنی یاساییش وە واش دەرەکەوێت لە هەندێک لە لێدوانەکان کە پێیان وایە کە فشارێک لە ڕێگەی دادگای فیدراڵیەوە لەسەر هەرێمی کوردستانە بۆی قاڕێ هەرێمی کوردستان نەبێنێت لە ئێستاژە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە ئەمریکایە لەگەڵ شاندێک ئەمریکا ئەتوانێت چی بکات چ پاڵپشتێک بکات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی بەرگەی ئەو فشارانە بگریان ئەو فشارانە بوەستێنرێن وەکو ئەوەی کە باسەکرێت. وەڵا پێشەوە کە ئەزانی پێش ئەوەی کە ئێمە باسی ئەمریکا و عێراق بکەین پێویستە باسی ناوخۆی خۆمان بکەین. بەڵێ ئێمە بێ بیر لەوە بکەینەوە کە مەسیری هەموو تاکێکی هەرێمی کوردستان
لە کەلار بێت یاخود لە زاخۆ بێت یەک مەسیرە بە باش یا بە خراپ ناتوانین ئەم بابەتە جیاکەینەوە و ئەبێت ئەوانەی کە پێکهێنەری کابینەی نۆی حکوومەت هەرێمی کوردستانن هەموو درێک بەوە بکەن کە ئەم کابینەیە هەڵبژێردراوی خەڵکی کوردستانە و ئەم کابینەیە هەموو پشکیان تای هەیە و تایبەت نییە بە هیچ حیزبێکی دیاری کراوە و کابینەیەکی تەحالوفیە پێویستە هەموو بەیەکەوە خۆمان لەناو خۆمان یەک بین ئەگەر لە پێناوی شتی شخصی و حیزبیش نەبێ لە پێناوی خەڵکی کوردستان لە پێناوی کە موچەی موچەخۆرانی کوردستان دابینکەین لە پێناوی کەمافەکانی خەڵکی کوردستان پێش هەموو شت ئەمریکا و UN و ئەنجومەنی ئاسایش و عێراق و وڵاتانی چواردەوری خۆشمان هەموو داوای ئەومان لەکەن کە خۆمان بە یەک دەست دیفاع لە مافەکانی خەڵکی کوردستان بکەین نەک هەریەکە و لە لای خۆیوانێ و کەس نەزانێت ئەوەی کە خەریکی چییە ئەوە بابەتێکی کە زۆر گرنگە بابەتی دووەمەوەیە حکوومەتی ئەمریکا لەم سەردانە گرنگەی جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بە ناوی بەڕێز سەرۆکی کۆماری ئەمریکاوە بە ناوی بەڕێز بایدنەوە و وەزیری خارجی ئەمریکا بە ڕەسمی ئەوەی بە جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و وەفدی یاوەری وتووە کە بەڕێز وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان لە وەفدەکایە و سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە و جەنابی لە هەموو کۆبوونەوەکان لەگەڵ جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بووە و پێشم وایە کە تاوان ئەمڕۆ ئەم ئێوارەیە کۆتاییان هێنا بە سەردانەکەیان و گەڕانەوە هەرێمی کوردستان و سەردانێکی زۆر سەرکەوتو گرنگ بوو و ئەوەی کە گرنگ بوو لەو سەردانەیە کە چەند بابەتێکە بابەتێکیانەوەیە کە حکوومەتی بەڕێز بایدن و حکوومەتی ئەمریکا بەڕەسمی پشتیوانی خۆیان دووپات کردوێتەوە بۆ هەرێمی کوردستان و بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و ئەوان تەکیدیان کردوێتەوە کە بە تەکیدەوەیان باس کردو لە کۆبوونەوەکانە و لە ئیعلامیش باس کراوە کە ئەوان هەرێمێکی کوردستانی بەهێز و پشتیوانی حکوومەتێکی خۆڕاگری کابینەی نۆکەن کە بەرگەی ئەو هەموو ئابلوقە ئابووری و سیاسی و ئەمنیەی کە بەردەوام ئەکرێتە سەری بەرگەی گرتووە تەمان بە خۆڕاگری خەڵکی هەرێمی کوردستان و موچەخۆران بۆیە حکوومەتی ئەمریکا لەم سەردانی جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کە لە کۆشکی سپی پێشوازی کرا لەلایەن ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی ئەمریکاوە و لەلایەن ڕاوێژکاری سەرۆکی ئەمریکا بۆ کاروباری وزەوە بەرهێنان و لەلایەن بەڕێز برێد مەگوەر کە ڕێخەری پەیوەندیەکانی سەرۆکی ئەمریکا و کۆشکی سپێ لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەگەڵ باکووری ئەفریقا و هەروەها لە پێنتاگۆن پێشوازی لە بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و وەفدی یاوەری و بەڕێز وەزیری پێشمەرگە کراوە کە ئەوانیش پێداگیری و پشتیوانی خۆیان بۆ هێزی پێشمەرگە و بۆ چاکسازیەکانی پێشمەرگە و بۆ ئەو بەرگریکردنەی کە پێشمەرگە دەوری بینیوە لە شەڕی داعشە و ئەوان لەگەڵ هەرێمێکی کوردستانی بەهێزان و لەم سەردانەی جەنابیان بۆ سەردانی وەزارەتی دارایی تەمان وەزارەتی خەزانەی ئەمریکای کردووە کە لەوێش کۆبوونەوەیکی گرنگیان کردووە لەسەر مەسلەی چاکسازیەکان لە ناو مەسلەی کەرتی مالیە و لەسەر مەوزوعی بانقی و لەسەر هەموو بابەتانە کۆبوونەوەی زۆر گرنگ کراوە و ئەوانە پشتگیری تەواوی ئەمریکایان بەدەستێناوە لە مەسلەی مانەوەی هەرێمی کوردستان بە بەهێزی و هەرێمی کوردستان ئەمێنێتەوە و هەموو کەسانی خەیاڵیان خاوە کە هەرێمی کوردستان نامێنێ ئەوە خەیاڵیان خاوە چووکەشتیوان نابێ هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە و کەس خێری بە هەرێمی کوردستان نەکردو کە هەرێمی کوردستان دروست بووە هەرێمی کوردستان پێش ئەم حکوومەت و کەسانی کە لە بەغدا حکومەکان پێش ئەوانە دروست بووە لە زەمەنی ڕژێمی پێشووی سەدام حوسێن دروست بووە و بە خوێنی شەیدان و خەباتی چەندین ساڵی کورد دروست بووە و هەرێمی کوردستان دەمێنێتەوە و چەندین جار لە چەندی قۆناغی ترا دەست خراوەتە بینی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی ئەمنیەوە هەرێمی کوردستانیان پێ نەخێنکێنراوە ئێستاش پیان ناخێنکێنرێ بەڵام ئێمە پێویستمان بەوەیە کە خۆمان لە ناو خۆمان یەکڕیز و یەکدەست بین بۆی کە بەرگریکار بین لە خاکەکەمان و ئەم سەردانی جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان سەردانێکی زۆر دیبلۆماسی و سیاسی و گەورە بووە لە ئاستی ئەمنیش و لە ئاستی پێشمەرگە و ئەمریکا ئێستا داوای کردووە لە عێراق کە ئەو وتوێژانی کە لەگەڵ بەڕێز محەممەد شیع سوودانی لە مانگی 4 دەست پێەکەن لەسەر مەوزوعی ئەمنی بینی ئەمریکا و
عێراق داوایان کردو کە هەرێمی کوردستانیش بەشێک بێت لەو مفاوەزاتانە و هەرێمی کوردستان بەشێکی گرنگی عێراقا و ئەوان بەرگریەکەن لە چوارمانەوەی هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراق بەڵام بەرگریش لەواکەن کە هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە و دەبێت بمێنێتەوە و بە بەهێزیش بمێنێتەوە و جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانیش هەموو ئەو داوایانەی کە هی خەڵکی کوردستانە لەسەر مادەی 140 لەسەر بودجە و موچە لەسەر دەستپێکردنەوەی هەناردەکردنەوەی نەوت لە کۆبوونەوەیکی گرنگیا لەگەڵ ڕاوێژکاری سەرۆکی ئەمریکا بۆ کاروباری وزەوە بەرهێنان پێداگری کراوە لەسەر ئەوەی کە هەرێمی کوردستان لە ڕووی ئابوووریەوە ژێرخانێکی باشی ئابووری هەیە بۆیە پێویستە ئەم ژێرخانە نەکوژێنرێت یاخود لاواز نەکرێت و دروست کرێتەوە و هەروەها کۆبوونەوەیکی زۆر گرنگیان بۆ ڕێکخراب و لەلایەن ژووری بازرگانی ئەمریکاوە کە سەدان و بەرهێنەری ئەمریکی تیادا بەشدار بووە کە هاندراون کە بێنە هەرێمی کوردستان و بەرهێنان بکەن لە هەموو سێکتەرە جیاوازەکانە و بە تەکید هەرێمی کوردستان ئەچێتە قۆناغێکی ترەوە و لەم قۆناغی کە ئێستا تەوق دراوە دەردەچێت و لە هەموو ڕۆکانەوە بەرەو گەشە سندنە چێ بەس پێویستمان بۆیە جاریکە تەکی دەکەمەوە کە خۆمان لە ناو خۆمان یەک بین کە بەرگری لە خاکەکەی خۆمان بکەین مافەکانی خەڵک بەیەکەوە دووە دەستبێنین. بەڵێ کاک ڕێباز من هەرچەندە کاتێکم بەرەو کۆتای بەڵام هاوڵاتێک تەلەفۆنی کردووە بەرادەرانی سوێنداوە وچێتی ئەبێ و پرسیارە بکەن وچێتی باشە کە حکوومەتی عراقی بەو شێوە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانەکە و جەنابەت وتە تەوقی داوە هەرێمی کوردستان ناتوانێت بە داهاتی ناوخۆ موچە دابەش بکات؟ من پێم خۆش بوو ئەو بەڕێزە و پرسیارەی کرد. هەرێمی کوردستان مانگانە لە دەوری 300 بۆ 320 میلیارد دینار لە داهاتی گومرگ و خاڵە سنووریەکان و باج وەرەگرێەوە لەگەڵ داهاتی وەزارەتی ناوخۆ و ڕسوماتانی ناوخۆ بە 320 میلیارد دینار موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نادرێت چونکە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان مانگانە پێویستی بە 922 میلیارد دینارە کە لە ڕابردوو هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان موچەی دابش کردووە بە داهاتی نەوت بووە چونکە داهاتی نەوت داهاتێکی سەرەکی هەرێمی کوردستان بووە مانگانە 500 میلیۆن دلار لە داهاتی نەوت خراوەتە سەر هەژمێری وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان لەگەڵ داهاتی ناوخۆ موچیان پێدابش کردووە. ئێستا کە داهاتی نەوت نەماوە بە تەکید بە داهاتی ناوخۆ ناتوانرێ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکرێ بۆیە ئیلا دەبێت یا ئەوتا حکوومەتی عێراق ئەم بانفەی خەڵکی کوردستان وەکو خۆی دابینکە یا ئەوەتا ئەبێت کێشەی یاساییمان بۆ دروست نەکەن لە دادگای پاریس و دادگای تر هەرێمی کوردستان نەوتی خۆی دەست پێ بکاتەوە هەناردەیکە بۆیە بەو داهاتە موچەی خۆی دابین کات و ئەستان بە ملیارەها دلار زەرە لە داهاتی عێراق و هەرێمی کوردستان دراوە بە ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان چونکە ئەگەر نەوت ئێمە ڕێکەوتنمان هەبوو لەگەڵ عێراق ئەگەر نەوتی هەرێمی کوردستان هەناردەمان کردایە فرۆشتەکەی لە ڕێی کۆمپانیای سۆمۆی عێراقیەوە ئەکراوە ئەوان ئاگیان لە داهاتەکە بووە بەو داهاتەش موچەی موچەخۆران ئەدرا و هیچ زەختێکیش بە عێراق دروست نابوو بۆیە ئەو بابەتە غەڵەتێکی گەورەیە و زەرەرێکی گەورەیان لە خۆشیان و لە ئێمەشداوە کە ڕایان گرتووە. باشە کاک ڕێبازیانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێن مولزەمە بێ بڕیارەکانی دادگای فیدرالی جێبەجێ بکاوە بڕیارێکی هەیە کە مەسلەی هاوتاکردنی موچەی خانەنشینان لەگەڵ خانەنشینانی ناوەڕاست و باشووری عراق ئەمە لەکوێدا جێگەیەکرێتەوە و لەکوێدا توانرێت بڕیاری دادگای فیدرالی لە حکوومەتی هەرێم جێبەجێ بکرێت؟ وەکو بۆ جەنابتم باس کرد ئێمە ئێستا ئەو قسانی کە ئێستا کردومانە لەسەر مانگی دووە لەگەڵ عێراق بۆیە بە مانگی سێ و مانگەکانی داهات و لەسەر شێوازی ئەو بڕیاری دادگای فیدرالی واخود لەسەر شێوازی تعاملکردنی کە موچەی ئەلکترۆنی دابشکرێ بە تەکید ئەبێت وەزارەتی دارایی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی عێراق و هەردوو ئەنجومەنی وەزیران پێکەوە کۆبوونەوە بکەن لەژێر سەرپەرشتی ڕقابەی مالی هەردوولا کە ئەم وردەکاریانە باس کرێت چ لەسەر تەوتینی موچەی موچەخۆران چ لەسەر مەسلەی خانەنشین و پلەبەرزکردنەوە و مەسلەی دەرماڵەکان و لەسەر مەسلەی گرێبەستەکانیش. بەڵێ زۆر باشە وڵا کاک ڕێباز خاڵ بڵێم یا خاڵ پێش ئەخیر پرسیاری جەنابەت ئەمە یە خاڵ بڵێم من جارێکی تر دڵنیای خەڵکی کوردستانەکەم لە ڕێی کەناڵی کورساتی بەڕێزەوە لە ڕێی جەنابتەوە هەموو هەوڵی حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و کابینەی نۆ هەموو وەزیرە بەڕێزەکان و بەڕێز جێگری سەرۆکوەزیران کە بەردەوام لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانیش باسەکرێەوە شەو ڕۆژ خراوەتە سەریەک بۆ ئەوەیە کە بابەتی موچە لە مەسلەی سیاسی و لە مەسلەی ململانی سیاسی دەربێنرێ و ببێتە
بێتە چارەسەرێکی ڕیشەی و هەمیشەی و لەم کێشەی نەجاتمان بێەوە شەو ڕۆژی لەم بابەتە ئیشمان کردەوە ئیشی ژەکەین و بە تەکید هەموو هەوڵێگەدەین لەگەڵ عێراق هەموو ئەو داواکاریانی کە لێ ئێمەیان هەیە جێبەجێکەین لە پێناوی کە موچەی موچەخۆران یاریمی کوردستان دوانەکەوێ و بەردەوام بێ و لەم بابەتە نەجاتمان بێ بۆیە ئەوە هیچ مەجای مناقەشەیتیانە کە ئەوە کاری لە پێشینەی حکوومەت یاریمی کوردستانە. کاک ڕێباز مەسەلەی نەوتەکە کە ئەوەی کۆمپانیا نەوتەکان من ئەوم ویست پرسیار بکەم هیچ ڕێکەوتنێکە یان هیچ ڕێگە چارەیەکێک کە نەوت بڕاتەوە کە بە ڕێزت باست کرد کە 500 میلیۆن دلاری مانگانە ئەخستە سەر هەژماری وەزارەتی دارایی هەرچەندە کۆمپانیاکان ڕەتیان کردوتەوە کە ڕێکەوتنێکە بێ ئەزانی وەکو ڕێکەوتنی کۆتایی نەکراوە بەس تەفاهمێک هەیە چونکە یەکەم جار عێراق لەسەر نەفقاتی شەریکاتی نەوت بۆ ئینتاجی نەوت 6 دلاریان دانابوو کە ئەوە بڕێکی زۆر کەمە چونکە ئێمە شەریکات هەیە 28 دلار نەفقاتێتی شەریکا هەیە 30 دلارە و ئەو ڕێکەوتنانە هەمووی بە عەقدی نێودەوڵەتی و ستاندەرد کراوە کە کۆمپانیای سۆمۆ خۆی ئاگاداری وردەکارەکانیان بووە و وەزیری دارایی عەفو وەزیری نەوتی عێراق خۆی ئیعلانی کردو لێ ڕاگەاندنیش بڵاو بۆوتی هەموو گرێبەستەکانی هەرێمی کوردستان ستاندەردی جیهانی و یاساییشە بۆیە ئەو گرێبەستانی کە لە هەرێمی کوردستان کراوە فەرقیە لەگەڵ باشوور و ناوەڕاستی عێراق چونکە مەناخی هەرێمی کوردستان مەناخێکی شاخاویە بۆیە ئەو شەریکاتانە کە هاتوونەتە هەرێمی کوردستان نەوتیان ئینتاج کردووە لەو چیا سەختانە و لەو خاکە سەختا کردویانە پێویستیان بە پارەیەکی زۆرتر بۆ بۆی کە بگەنە ئەوەی کە نەوت دەربێنن و زۆر شەریکە هەیە بە ملیۆنەها دلاری سەرف کردووە و بیری لێدا و نەگەیشتۆتە نەوت و نەیتوانێت دەری بێنێ بۆیە بڕەکەی زیاتر بووە بۆیە نزیک بوونەوەیەک هەیە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیای سۆمۆ وەزارەتی نەوتی عێراق و شەریکاتی نەوت کە خۆیان بەشدار بوون لە مفاوەزەتەکان و وەفدی هەرێمی کوردستان کە چۆتە بەغدا نوێنەری شەریکاتەکانی بردووە لەگەڵ خۆیان تەمانە و شەریکاتانی کە ڕئسمالێکی گەورەیان لەم بابەتە خستوەگەڕ بەشدار بوون لە کۆبوونەوەکانە بۆیە نزیک بوونەوەیەکەیە بەس هێشتا تا ڕێکەوتنەی کۆتایی نییە بەڵام نزیک بوونەوەیەکەیە لەسەر ئەو بابەتە کە گەیشتونێتە بڕێک کە لە بینی هەردوو لا نزیکە ماوەتەوە حکوومەتی عێراق لەگەڵ تورکیا دانیشێکە ڕێگەبات کە نەوتەکە هەناردە بکرێتەوە گینا کێشەیەکی وان نەماوە ئەگەر مەسەلە سیاسی نەبێ هیچ کێشەیەکی زۆر وردی نەماوە ڕاستە ڕێکەوتن لەگەڵ شەریکات هێشتا نەکراوە بەڵام تەفاهمێکی باش هەیە ئێستا لە بینی هەردوولا. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان سپاس بۆ دەرفەتە سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان کە لە شاری هەولێرە لەگەڵمان بووی بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ